بەدگومان ئەم ڕێگای لێ بزر بوو بۆیە نابێ بهێڵین ئێمە لە بەدگومانێتیە بگەینە ڕادەیەکی وە حەقمان لێ بزر ببێ ڕێبازە ڕاستەکەمان لێون ببێ پێویستە لەسەر بەڵگە شەرعیەکان پابەند بین پێیانەوە تەسلیم بین بە بەڵگە شەرعیەکان تۆ قەولێکی ئیمام بەنات لەلایە قەولێکی شێخ ڕەبیع المەدخەلیت لەلایە قەولێکی هەر عالمێکی ترت لەلایە یەکێک ئایەتت بۆ خوێنێتەوە حەدیسی بۆ خوێندوویتە تۆ عەلە الئەقەل قەولی عالمەکە ڕاگرە هەتا دڵنیابی لەوە کە ئایەتە ڕاستەکە و تەفسیری ئایەتەکەشی لە ابن کەثیر بۆ هێناویتەوە لە دوو ئیمامی پێشەوای تەفسیر لە تەبەری و قورتوبی بۆ هێناویتەوە ئیتر تۆ بۆچی پێت قوبڵ نییە ئەگەر ڕاجیایی قوبڵەکەین ئەگەر پێمان وایە فرەدیدی لە خودی قورئانەکەوە هاتووە ابن کەثیر و تەبەری و قورتوبی سێ ڕەئیجی ئەوازیان هەبێ بەڵام لە حەق دەرنەچوون لێکدانەوەی خودی ئایەتەکە وایە وامەزانە حەق بینینمان لێمان تێک ناچێت وامەزانە بەستۆ لەسەر حەقی سەیدنا موسا و سەیدنا خضر سەلامی خوایان لێبێ هەردووچان ئەویان پێغەمبەرێکی معسوومی ئولی العەزمە دوای سەیدنا خضر کەوتووە بەڵام هەردووچان حەقەکە وەکو یەک نابینن حەق لەیەکێکیان شاراوەترە لە کامیان شاراوەترە لە پێغەمبەرە معسوومە ئولی العەزمەکە سەلامی خوای لێبێ لەو شاراوەیە کەوا بوو ئەشەیە دیدمان بۆ حەق نەیبینین یا فرە دیدیمان لا دروست ببێ ئیتر تۆ بۆ ئەکەویتە گیانی ئەوەی کە بە بەدگومانی خۆت دوای قەولی عالمێک کەوتووی قورئان و حەدیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێ ڕەت کردووە